کەناڵی ئاسمانی پێم بە لێدان یەکلایکەرەوە توانی لە کەناڵی گەلی کوردستان بباتەوە و نازناوی خولی فوتساڵی ڕاگەیاندنەکانی بەرز کردەوە. لە یاری کۆتایی فوتساڵی کەناڵەکانی ڕاگەیاندن هەردوو کەناڵی پەیام و کەناڵی گەلی کوردستان ڕوبەڕووی یەکدی بوونەوە. خولەکە بە سەرپەرشتی لیژنەی ڕۆژنامەنووسانی وەرزشی کوردستان و بە سپۆنسەری سەنتەری سپۆرتچێک بەڕێوە دەچوو. لە یاری کۆتایی کەناڵی ئاسمانی پەیام و کەناڵی ئاسمانی گەلی کوردستان یاریەکی بەهێزیان ئەنجامدا. گێمی یەکەم سەرەڕای چەندین هێرش بەڵام بەبێ گۆڵ و بە یەکسانی هەردوو لە یاریگایان جێهێشت. هەرچی گێمی دووەم بوو یاریەکە بە هەمان بەهێزی بە هەمان ڕیتم دەستی پێکردەوە. دەستخۆش سەرەتا کەناڵی ئاسمانی پەیام لە ڕێگەی محەممەد ئیبراهیمەوانێ گۆڵی یەکەم و پێشکەوتنی تۆمار کرد. نزیک بوولەوەی هەر بەو تاکە گۆڵە کەناڵی پەیام ببێتە براوەی یاریەکە، بەڵام لە کۆتاییەکانی یاریەکەدا کەناڵی گەلی کوردستان گۆڵی یەکسانی تۆمار کردەوە. ئەم گۆڵش داوەری ناچار کرد یاریەکە بەرەو لێدان یەکلایکەرەوە ببات. لە لێدان یەکلایکەرەوەکاندا ئەحمەد ئەبوبەکر گۆڵچی کەناڵی پەیام سەرکەوتوانە وەڵامی دوو لێدان یەکلایکەرەوەی کەناڵی گەلی کوردستانی دایەوانێ و دوو لێدان یەکلایکەرەوەی سەیف کرد. لە کۆتاییشدا کەناڵی ئاسمانی پەیام بە تۆمارکردنی دوو گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە لێدان یەکلایکەرەوەکاندا یاریەکەی بردەوە. بەناوی خوای گەورە سواز بۆ سەرپەرشتیارانی خول و ڕێخەران کە ئەم جۆرە خولانەکەنەوانێ سواز بۆخوا پیرۆزبایی لە خۆم و لە سەرجەم هاوتی مەکانمەکەم و پیرۆزباییش لە کەناڵی ئاسمانی پەیامەکەم توانیمان نازناوی خولی کەناڵەکانی ڕاگەیاندن بە دەست بێنین. ئەم جۆرە خولانە کە ئاکرێتەوانێ بەڕاستی سوودێکی زۆری هەیە بۆ ناسینی نێوان کارمەندەکانی کەناڵەکانی دیکە و لەگەڵەوەشە ڕوویەکی جوانی وەرزش پێشکەشەکە. سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەم دەستخۆشی لە ڕێخەرانی پاڵاوانتیکاکەم بەڕاستی شتێکی زۆر جوانیان ڕێخستە بۆ هیوادارم ئەو پاڵاوانتیانە بەردەوام بن خزمەت بە وەرزش زیاتر بکرێ و هەروەها ئەو پاڵاوانەتیانە بەردەوام بن بۆ زیاتر ئاشنابوونی میدیاکاران بە یەکتری. کاتێکی زۆر خۆشمان بەیەکەوە بەسەر بێت لەگەڵ میدیاکارانی کەناڵە جیاوازەکان. دووبارە دەستخۆشی لە لیژنەکەکەم. ئێمەش وەکو کەناڵی گەلی کوردستان توانیمان بگەین یاری کۆتایی، بەڵام لە کۆتاییە بەخدیاوەرمان نەبوو بە تیپی پێیان دۆڕین پیرۆزبایش لەوانەکەین و شایستە ئەوە بوون کە بنە پاڵەوانی خولەکە. محەممەد ئیبراهیمی کاپتن و هێرشبەری کەناڵی ئاسمانی پەیام بە تۆمارکردنی 8 گۆڵ خەڵاتی گۆڵکاری خولەکەی بەدەستهێنا. کەناڵی ئاسمانی پەیام لە یاری کۆتایی خولی فوتساڵی ڕاگەیاندنەکان بە لێدان یەکلایکەرەوە توانی لە کەناڵی گەلی کوردستان بباتەوانێ و نازناوی خولەکەی بەرز کردەوە. بڕیار تەها، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.